هەمومان بەردەوامە. بەڵێ ئەمە تەنزانیارێک بوو لەسەر هێرشەکانی سەگدارەی ببوورەنە هێرشەکانی فڕۆکە جەنگەکانی هاوپەیمانان لەسەر بارودۆخی شاری کەرکووک. بەڵێ سوپاس بۆ پایامنێرمان بەرزان لە شاری کەرکووک و ڕاستەوخۆ لەگەڵمانە بوو لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە بۆ گەیاندنی زانێرەکانی ئەو شارە. بەڵێ خۆشەویستان کەمێک لە تۆڕی پایامنێرانمان دوورەکەوینەوە نێو ئەمڕۆ لە بەرنامەی ڕۆژانەی نارتی گفتوگۆکەین لەسەر شاری کوبانێ بەڵام لە دیوێکی تری بابەتەکەوانێ پاڵپشتیکردنی شاری کوبانی وەک دەزانین لە چەند ڕۆژی ڕابردوودا و بە ئێستاشەوە بە بەردەوامی خۆپیشاندان و کۆمەڵێک چالاکی ساز دەکرێت وەک پشتیوانێک بۆ شاری کوبانی بەڵام هەمیشەش باز لە هوەر دەکرێت کە دەستێکی باڵای هەیە لە پرسە چارەن و سازدەکاندا لە ئێستاشدا یەکێک لەو هوەرمەندانەی کە پارچە میوزیکێک کارێکی هوەری کردووە بۆ پاڵپشتی لە کوبانی ئەو بەڕێزەش هاو بەش پشکۆیە کاگا بەش سڵاوت لەبێ و بانی باش بەخێراتی. خۆپیشاندان ئەکرێت و دەنگی ناڕەزایی هەیە و چەندین چالاکی و سیمینار و کار بەڕێوە برێ بۆ پاڵپشتیکردن لە کوبانێ بەڵام هاوبەش پشکۆ ڕێگایەکی جیاوازی هەڵبژاردۆ بۆ پاڵپشتیکردن لە کوبانیش ئامادەکردنی پارچە میوزیکەکە. بەڵێ گۆرانیشە لەگەڵێ بەڵێ با پێکەوە بینەری ئەو کلیپە بین دواتر گفتوگوی لەبارەوەکەین. بەڵێ خۆشەویستان با پێکەوە بینەری و کلیپە بین دواتر گفتوگوی لەبارەوەکەین.
بەڵە خۆشەویستانە و کلیپی کە بینیتان ئەوە یەکێکە لەو کارە هونەریانی کە لە ئێستادا وەک پاڵپشتێک بۆ کوردانی ڕۆژاواوە بۆ دانیشتوانی شاری کوبانێ لەلایەن هونەرمەند هاو بەشکۆ بە ئەنجام گێنرا. کاگا بەش بیرۆکی دروستبوونی ئەم کارە چۆن بووە، چۆن بوو بڕیارەدا کە لە بارودۆخێکی وایە کارێکی وا بکەیت؟ سپاس بۆ بەرنامەی پێشکی بەخێر. وەکو ئەو با بڵێن ئەو ڕووداوی کە بەسەر کۆبانی هاتووە لەم کاتەوە من ئاگادارم کە ماوەی 9 مانگە ئەم پیلانگیێڕیە ئەگەڕێ بۆ ئەو مەسەلەی، بەڵام پێویستیان بە کاتی زیاتر بوو ئەو هێزە تۆمڕەوانە هەتا وەکو پیلانەکەیان سەری گرت تا ڕادەیە توانیان جێ خۆیان بکەنەوە ناوچەکەیە با بڵێن لە ڕووی هێزەوە. ئەمەش کاری تێکردم لە ماوەی هەفتەیەکە خەریکی ئەم کارم، بەڵام زۆری لاگووی مەڕاستی خۆشەویستی هاوڕێکانم ئەم کارە بیست بەڕەبوجەیەکی تێنەچووەوە لەلایەن هیچ سپۆنسەرێکی شۆ نەکراوە، تەنها لەلایەن سپۆنسەری خۆشەویستی کۆمپانیەکانی دڵی هاوڕێکانم کراوە. لێرەوە سوپاسی هەمویانەکەم. واتە دڵی هاوڕێکانە سپۆنسەرە؟ بەڵێ کۆمپانیەکانی دڵیەوە. سەرکەوتوی کاک هاوبەش واتە ئەتوانین بڵین بە دیوێکی ترە هونەریش و کاری هونەریش و هونەرمەندانیش دەتوان لە ڕێی خۆیانەوەوانێ هیچ کەمتر نیە لە خەباتشتێک لە پاڵپشتەکانی هەر کەسە لە پیشی خۆیان ئەتوانێ خەبات بکات. تێکستی ئەم گۆرانیە و ئاوازی ئەم گۆرانی چێ بۆی داناییوە؟ سەبارەت بە ئاوازەکەی ئاوازی خۆمان با بڵێن ژەنی ئامێری ژیتارەکەش لە ناوی هەر ژەن خۆم با بڵێن پێشەوەی گۆرانی بێژ من ژەنیارم. وەکو ئاوازەکەیژی هاوڕێزە و خۆشەویستمان مامۆ حەیرانە بۆ خۆی ئەبینێ لە دوو با بڵێن شارێکیانەوەی کە بە ڤۆکاڵە خوێنرێتەوە. کاک زاگرۆ زەردەشتی نووسراویشە با بڵێن لە ڤیدۆکەیە شارەکەی خوێندۆتەوە و شاعری خۆشیشە، بەڵام لەگەڵ شاری گۆرانێکە شاری مامۆ حەیرانە هاوڕێکی خۆشەویستمانە. گۆرانەکە ڕیتمێکی خێرا و ڕیتمێکی زۆر سەریع ئیگرەوە دیارە. ئەم ڕیتمە چۆنە؟ ئەمە با بڵێن جۆرێکە لە ستایلی ڕۆک. تەمان ستایلی ڕۆک ستایلێکە ستایلی وجدانە، ستایلی هاوارکردنە، ستایلی با بڵێن گاندنی پامێکی با بڵێن توندە، ینی کە هاوارێکە بە هاناچوونێکی زۆر ینی حەماسەتە با بڵێن حەماسەتێکی زۆر زۆری تێ ستایلی ڕۆک. ئەتوانێت بە ئاسانترین شێوە چاوی گوێگریان با بڵێن ئافوگوێی گوێگر چاوی بینەر بۆ ڕۆژێنێتەوە و پامی پێ بگەێنێ لە ڕێگەی ئەم جۆرە هاوارەوە با بڵێن لە ڕێزگەی ئەم جۆرە ستایلەوە. واتە ئێوە کارێکەوە حەماسیە زیاتر ئەو ستایلەتەن هەڵبژار. ئەمە لەسەر کلیپەکە قسە بکەم پێما بێمە سمپڵێکە وەرگیراوە چۆن؟ بەڵێ لەبەرەوەی کاتەکە زۆریش نەبوو، بەڵام دڵنیایشم ئەگەر یەکێ لە هەرێک کێشە گەورەکان ئەوە بوو کە بۆ کارەکانی تریشم بەرهەمم زۆرە من، بەڵام بۆ کارەکانی تریشم ڕێگریم زۆر بوو بۆ مەسەلانە ئللا تۆ بێ ناو هەبێ لە وڵاتەیە بە هەر حاڵ نازانم لەسەر چ ئەساسێ، بەڵام ئیتر ئەبواە کلیپم بۆ بکردە، بەڵام ئیتر کە باسم کرد پێم وتی هیچ لایەنێک سپۆنسەرم نەبووە و دڵنیاش بووم ئەگەر بڕۆم هەر چونکە پێشووتر بۆ کاری ترم زۆر گەڕاوم بۆ شتانە هاوکاریم نەکراوە، بەڵام ئەم جاریان باوەڕکە سێ شەو لەسەر یەک من نەخەوتوم هەتاوەکو و کارەمان تاوا کردووە. 3 شەو من نەخەوتم، برادرانم لە نزیکە هەمویان ئاگادارن. ئەم سەمپڵەمان وەرگرتووە لە با بڵێن کلیپێکی ترەوە کە لە ڤیدۆکەی با بڵێن مستەفا هێواریە لە گۆرانیەکی محسین نامجۆیە، هەر بۆیە لەبەر وجدانی فەنی خۆم لە کۆتایی با بڵێن تایتڵی کلیپەکە ئەو ناوم نووسیوە لەبەرەوەی نەبێ بە دزیەکی فەنی. هەڵبژ لە قسەکان تا زۆر هەنێک کادەچیتە سەر هێڵی ڕەشبینی لە وڵاتە کۆمەڵە شتێ بەکارێ؟ وڵی تاوان ژیان خۆی خربوونەوەیەکە بەرەو ڕەشبینی. ئەگەر ببینین بەپی سەدە جیاوازەکان هەموو یەر کوشتارگەری و بێویژدانیە بەڕاستی ئەمە یەکێکە لەوانە، بەڵام لە دیوێکی تریشە تەبعەن مادام ژیان بەردەوامە پێویستی بڵێ بە خۆشببینیەکی باشتر ئەبێ گولەی کە ڕەشبینی تەبعەن، بەڵام تر ڕەشبینیش با بڵێن پشکی شێری بەرەکەوێت لە حیاتە. ئەمەش مافی هەموو فەنانێکە کە بتوانێت لە ڕێگەی فەنەکەیەوە بتوانێت بەشێک لە ڕەشبینی و لە ناویشە کەمێک لە گەشبینەکە پیشان بە بۆی وین کە هەمیشە کارە هونەریەکان و بە تایبەت کاری هونەری
گەنجێکی بەرەمەندی وەکوتەوە میشە بە هێڵی گەشتبینیا بڕاو گۆرانی تریشمەیە کە زۆر گەشتبینە ئەگەر زۆر باش هاوبەش بەس تۆ کاتێکم سمپڵند لەو کلیپە وەرگرتووە هیچ خاوەن کلیپەکە داگادار کردێتەوە یاخود بەها بۆ ئاماژەی ترەوە کافێ بوو طبعا یەکێک لە ئازارەکان کە ئەوە بوو کە ئەو کەسە کە بەکارمێنا گۆرانێکی موحسین نامجۆ بوو هونەرمەندێکی زۆر بەناوبانگی فەلسەفی تەمان کابراایکی فەلسەفیە فەنانێکی فەلسەفیە بەکارمێناوە یەکێک لە ئازارەکان پێم چۆش بەڵام هەستم کرد لەگەڵ ئەم گۆرانیە تا ڕادەیەکە گونجێ لەگەڵ ئەم هاوارکردنیا بۆی هەر 3 دقە و تقریبا 20 چرکەیەک لە گۆرانێکە ئەم دوو ژنە با بڵین ئەم ژن و کچە با بڵین هاوار ئەکەن ئەمەش یەکێک بۆ لە فکر عبەسیەکان کە ویستومە فەن سنوور ببەزێنێ کاتێککە فەنانێکی دەرەوەی وڵات کە سێری کرد بەجددی هەستی بۆ ڕژێنێ بزانە ئەمە بۆیە لەگەڵەوەی هەستم کرد زۆر جوانە نەخێر پرسم پێ نەکردەوە بەڵام لە کۆتایی من حەزم کرد وەکو وجدانێکی فەنی خۆم و هەر لۆگەکەشم لانە بردۆی ڕادیۆ جاوانە لە سوچەکەی تیاتی لە کلیپەکەیەوە لەگەڵەوەشە لە وەکو وجدانێکی خۆم ناوی ئەو کەسی کە ڤیدۆکەشی یاوە بە موحسین نامجۆ و لە تەنیشتی شاناوی موحسین نامجۆ کە نووسیمە نامجۆ نووسیەوە بۆی تەنها وەکو وجدانێکی وستم باز لە شتێک بە خۆی ساماژۆ پێ باس لە عبەسێت کردوە لە کلیپەکە کرد کە دوو ئافرەت بە بەردەوامی شینەکەن و گریان و کۆمەڵشتی زۆر بێهودەی تایە و عبەسەتی تایە بۆچی ئەم عبەسێتە دڵژارد و تۆ گۆرانەکەت ڕتمێکی خێرایە و لەگەڵەوە شاد ڕەنگە کۆبانەی هەندی پێویستی بۆ بێ کە تۆ گەشتبینی پیشانبێ پێویستی بۆ نەبێ بێهودەی و عبەسێتی پیشانبێ بەڵێ پێم وابێ هەندێک کاری تر کراوە کە گەشتبینیان کەن بەڵام لەم کاتەیە پێم وابێ منیش گەشتبینیی تیا نبینم کاتێکە بینم سەری ئافرەتێکە پەڕە لە پیشانە درێ لە سایتێکی وەکو فەیسبووکە و پێشمەرگەیان مناڵەکە کوژرەوە جدی من ناتوانم هیچ گەشتبینی تیا ببینم لە کاتێکا کە لە چرکەیەکان 5,000 ئینسانمان کیمیا باران کرا و 182,000 ئینسانمان لێ کوژرا و ینی کە لە کاتێکا من تەنها هەدەفی من لێرە ئەمە بووە دەنگی فەن لە با بڵین دەنگی کوردی لە ڕێگەی فەنەوە بگەێنرێتە سنوور بەزێن و بچێتە دەروی وڵات بۆی کە ئێمە لە کاتێکە ئێمە ئەم هەموو شەی دەمانەوە ئێوە هیچ کاتێک ڕنگ با بڵین ئەم هەموو کوشتارگەریە بەسەر ئێمەیەت و هیچ کاتێ لە ڕەنگی وێنەکانی حیات لە ئێوە نەگۆڕە ینی تەنار ئەوە نەمەوێت بەشی ڕەشبینی بەشی ترکراوە بەڵام ئەبێ کەسانێکی ژابن کە ئەم دەنگی ڕەشبینیە بگەن باست لەوە کرد کە ئەتێل لە ڕێی کارەونەرەکە تۆ دەنگی خۆت و سەدای کورد و سەدای کۆبانێ بەگوێی زۆر شوێنە ئاشنا بکەیت ئەم کارت ئەمڕۆ یەکەم جار بوو لە شاشەی تەلەڤیزیۆنی کەناڵێکی ئاسمانیەوە دابەزێت بە خۆشحاڵی ئەمڕۆ لە بەرنامەکەیمە دابەزی ئەم کارە چاوەڕێکی کە لە ناو خەڵکە چۆن پێشوازی لێ بکرێت یاخود ئەو ئاماژەی کە خۆ دەتە سنوور بەزێنێ ئایا ئەم کارە توانێت ستێ ببنێ تەبەن فەنان من پێم وابێ فەنانی حەقیقی چاوەڕێی هیچ شتێک ناکات لەوەی کە ئیکە ئەمە یەکێکە لە مەرجە هەرە سەرێکەکان لە بەروی من کاتێک بمێ ئیشە بکەم ئەگەر من سێش و نەخەوتمایە بۆ میشە باوەڕکە ناکرا میشە نەئەکرانی شێکی ئاوای ناکرێت بۆ کۆبانی و پێما بە یەکەم میشیشەکە بەنەست بۆ کۆبانی کرابێت لە کوردستانی باکووری شاکە لە ڕێگەی ئاژانسی پاکەکەەوە لێرەوە لە ڕێگەی تەلەڤیزیۆنی نەورۆزەوەی نێرین بۆ ئەوێ بۆ تەلەڤیزیۆنەکانی تر با بڵین لەوێش پەخشەکرێ پێم وایە من چاوەڕی یەکشت ناکەم وە ئیتر نازانم با بڵین خەڵکی چۆن بەهانایە میشەوە ڕوە ئەمان من چاوەڕی ناکەم هەر چۆنێک بێن بەهانایەوە چاوەڕی لایکی فەیسبوک ناکەم بارحاڵ میوادارم دەنگم بکات هەر ئەوەنە ئەم هاواری کورد بگاتە دەرەوە لە ڕێگەی فەنەوە بەس ئەوەنە گرنگە بەلای منەوە هەموو کارێک کە ویستێکی لە پشتەوە بووە ئامانجێکی گەورەی لە پشتۆ بۆ ڕەنگە ئاماجەکە دەریژنەوە بڕێ خودەویستە دەریژنەوە بڕێ بەس مادەم لە خودی خۆیان بوونی هەیە پشتیوانی خوا زوو گاتەوە ئامانجا پێکێکە تۆ چاوەڕێی کردو بەڵام حەزەکەم زانم کە لەم کارەیە باست لەوە کرد کە سپۆنسەرت نەبوو کە زاوکاری نەکردووی بۆچی کە خۆت پەنات نەبردەوە بۆی شوێنەیە یا خۆت کەس ئامادەیتیانە بۆ هاوکاریت بەڵای تەبان لەگەر ڕێزما بێ لە وڵاتەیە سەرسپی بێت تاوەکو ئێمە لە وڵاتی ژۆک و ئەمریکا ئەگەر سێریکەن جۆستن بیبەر تەمەنی 18 ساڵە بەڵام ئەگەر سیڤی لە دوای گۆنایی گەنگەم ستایلەوە کە 2 ملیار ڤیوی هەیە لە عالەمە جۆستن بیبەرێکە 1.5 ملیار ڤیوی هەیە لە دنیاە ئەمە هونەرمەندێک 18 ساڵە تەمەنی یعنی
بەداخەوە لە وڵاتەیە بە سەر سپی بێ لا بێت پێشووتر دیار بیانی هوەرەکەن خۆسڵ ناکەن وڵی ئیتر ئاواییە ئەمە ئەمەیتر بەم شێوازەیە وی لا بێت تەمەنێکت تێپەڕانە بێ ئیتر بەهەرحاڵ تۆ لە هەموو دنیا گرنگی ئەدرێ بە تاقە بە وزە باشترین تاقە وزەش لە گەنجە باشترین تاقە وزە لە شۆڕەشە هەر گەنجێکە با بڵێن نخمە فەنیەکان هەر گەنجێکن یعنی تۆ با بڵێن لە سایە هەشتایە بڵێن لە سایە نەوە بڵێن لە سایە سەش ئەبێت تۆ گرنگی بەم چینە بێ ئەم چینە زۆر چینێکی چالاکە من خۆزگەم ێسا مەجا لە بواە باسی ئەو ئیشم بکردایە کە چۆن کردومانە کە چۆن ئەم هەموو گەنجە چالاکە لەگەڵ مابوون بەڕاستی بەبێ ئەوەی یەکیشان چاوەڕی یەک با بڵێن مادەیەک بکەن بێ بەرامبەر ئیشەکەمان کردو و پێشووتریش من تاوان گۆرانێکی ترم هەیە ئەمە پێچەوانی ئەم گۆرانی ئەمە ینی گۆرانیەکە لە ڕیتمی کلاسیک و شێوازی کلاسیکی فەڕەنسیە زۆر شتێکی ناسک و نازارە با بڵێن ئەوانی کە گویان لێ بووە هەم لە فەنانەکان لە گوێگرە باشەکان زۆریان حەز لێ بوو بە هیوای ئەوەن کە بیبیننەوە ئەمیشە بەڵام بەداخەوە کە زۆر شوێن ڕۆیشتوم وەکو وتم لە بەروی کە ئاواییە ناتوان ناوکاری بکەن ئللا تۆ ئەبێ لە ڕێگی بەرهەمێکەوە من ئەمەم بۆ ئەوە نەکردەوە تەنها بۆی کە بناسیم چاوەڕی هیچ شتێک ناکەم تەنها ئەوەی کە مەسلێکی وجدانی خۆمە یاخۆ با بڵێن لە ڕقەوە ئەم کلی بەسەری هەڵا و بڵاوم کردەوە هەر ئەمەێ تۆ خۆت بە خۆت دەڵی چاوەڕی هیچ ناکەم بەڵام ئێستا من و ئەو خەڵقێکە بیسەر و گوێبیستی گۆرانیەکەت بووە چاوەڕێشتی ترت لەکە لە ئایندا هیچ بەرنامەیەکە من بەبستم چازان بۆ خۆت چاوەڕێ هیچ ناکە لە بەرامبەرم گۆرانیە هەر وایە بەردەگەی خێتە سەر بەردێکی تر ئیتر خۆ با بڵێن لە دنیاە تۆ مایکل جاکسۆن کەسێکی با بڵێن بە چەنها گۆرانی جوانی بە چەنها MP3 CD هەیە با بڵێن 200 تراکی هەر هەیە هەنی تر ئەویش ئەچێتە سەر مێژ و سەر بەردەکانی تر لا بێت چەنها گۆرانی تیا بێ کە شوێنی خۆی بێ بڵێن گۆرانی بێمانای کەلیمە فەن بێ هەریتر فەن وایە وردە ورداش هەرێک شوێنی خۆی بۆیە چاوەڕێی شتێ ناگەین تەنها ئەوەنەی کە دەنگمان بگا ئەو پەیامی کە پێمانە بگەینە شوێنی خۆی هەرەمەنێ کاری ئایندەت خۆی لە چیا بینێت تۆ هیچ پلانێکە داناوە کە کاری ئایندە بەڵێ من کارێکم هەیە بۆ ئەنفال ئەمایان پارچێکی من پێم وتی پێشەوەی گۆرانی بێژ بم من میوزیک ژەنم ژەنیارم کارێکمان ژەنیار زیاتر تۆم ناسی بەڵێ کارێکم کردووە تەمان بۆ ئەنفالێکم 6 مانگی تری پێچەوە لە سایە با بڵێن چلی ئیشەکەم تاوا کردو لۆکیشنی ئام ئەمی شەیشان یەکێکە لەو ئیشانێکە هەم دیست بە سپۆنسەری خۆشەویستی کۆمپانیەکانی دڵی هاوڕێکانم کراوە کە لە ماوەی 2 ڕۆژە ئەو لۆکیشنەمە حەزر کرد لە دەشتی با بڵێن لای هەزار مێردەوە بەلایانی کەمەوە 250 با بڵێن تەرممان دروست کردووە کە قەبرمانەڵ کردووە بە خاکە ناس خۆمان دروستم خۆم یەکێکم لەوانی کە پێشەوەی تەسویر بکرێ با بڵێن زیاتر لە 6-7 قەبرم هەڵکەندەوە بە دەستی خۆم بە خاکە ناس پاشان دوێ ئەوش کە ئەسفمان کردوتەوە باوەڕکە لە 20 جا زیاتر ئەو مەقتوعەیە کە 6 دقە و 15 چرکێ من ئەسم کردوتەوە بە دەست و لە دوای ئەمە وشتیشم بە خاکە ناس هەڵکەندووە بەهەرحاڵ ئیتر چاوەڕی شتێ ناکەم تەنها ئەوەی کە ناشمێ باسی ئەوانەکەم بەڵام تەنها ئەوەی کە پێویستە جوڵیشی وابێت بۆیە تکاکەم لە وڵاتەیە کەسانی زۆر باشی تایە کەسانی زۆر بەتوانای تایە بەڕاستی یەکێ لەوانی کە میشی بۆ ڕیکۆردکردن کاکە میر شەماڵ حەمە فەرەجەکە گەنجێکی هەتا بڵی بتوانێت ینی ئیتر کەسانی زۆر باشتایە هیوادارم یەک بگرن تاوەکو بتوانین ئیتر فەنی کوردی بەڕاستی پێویستە سنوور بەزێنێ بەڕاستی پێویستە ئیتر فەنی کوردی لە مولا سنوور بەزێنێ تاکی لەم چوارچێوە بمێنێتەوە سپاس بۆ ئامادەبوون ئەمڕۆ لە بەرنامەیە بۆی وای کە ئەو ئاواتان و ئەو خۆزگان و ئاماجانی ئێوەی گەنج هەتانە هەمیشە بە بەرداوامی بگاتە شوێنی خۆی و ئێوەش هەمیشە لە ترۆپ کابین و سپاس بۆ ژنیار هاوبەشکۆ بۆ ئەمڕۆ ئامادەبوون لە بەرنامەکە هەر کێشە بە خێراتی بەخێر بێ بەڵە خۆشەویستان وەک لازاری کاگاوبەشەوە خۆتان گوێبیستی بوون کە وەک بە هەمان شێوە کلیپەکەشتان بینی لە ئێستادا یەکێک لە کارە هونەریەکان لە باشۆری کوردستان وەکو یەکەمین کاری هونەری پێشکەشکرا بە کوبانیەوە لە پێنا و پاڵپشتیکردن بۆ کوبانیدا بەرهەمێنراوە بڕۆ لە بەرنامە ڕۆژانەی نارتیەوە گوێبیست و بینەری بوون بۆ یوایی کە ئەم کارە وەک ئامانجەکەی هونەرمەند لە پشتێوەیەتی بگاتە شوێنی خۆیەوە بتوانێت ئەو ئامانجە پێکێکە خۆی کاری بۆ کردو بەڵە خۆشەویستان لە بەرنامەی ڕۆژانەی نارتیەوە لەگەڵتان بەردەوامە بین دەچینە لایەکێک لە ڕاپۆرتەکانی ئەمڕۆی بەرنامەی ڕۆژانەی نارتی با پێکەوە بینەری ئەم ڕاپۆرتە بین دواتە دەگەڕێنەوە وڵاتان تاوانێک خراپتر لە سووتانی کتێبەکان نەخوێندنەوەیانە
ئەمە ناونیشانی دوایین پرۆژەی ژمارەیەک لە کچانی دەربەنیخانە کە لەژێر ناوی گروپی میهری کچان گروپێکی ڕۆشنبیریان دروست کردووە و لە ماوەی ڕابردوودا چەندین پرۆژەی ڕۆشنبیری و ژینگەی و خێرخوازیان لە دەربەنیخان ئەنجام داوە. لە دوای